باسی ئەو گەشتە بکەم کە لە ماوەی ڕابردوو ماوەی 1 مانگ لە چوارچەوەی پرۆگرامەش وەزارەتی دەرەوەی ئەمریکا تایبەت بە چالاکوانان و ڕۆژنامەنووسان کە لەسەر ئاستی وڵاتان بانکێش دەکرێن لە بۆ پرۆگرامش چروپڕ دەربارەی سیستەمی بەڕێوەبردنی لە ئەمریکا کۆمەڵێک وردەکاری تر ئیشی دامەزراوەی لە وڵاتە کە من بڵین لە عێراق وەکو تاکە کەس لە عێراق داوت کرام لە بۆ پرۆگرامە لەگەڵ 16 کەسی تر کە لە 16 وڵاتی کەی دنیاە بێکەوە بەژاریمان کرد لە ماوەی 3 هەفتە دەربارەی کۆمەڵێک بابەتی پەیوەنددار کە من ئەوشە هەوڵ دەدەم بەشەکیان بخەمە ڕووکەوەی کە لەوێ وەرماگریانی وەکەوە ناکە من زۆر جار بازەکری کە تو بتوێت لە سیاسەتی ئەمریکا شارەزاوی زۆری دەوێت وەکو شارەزای شە قسان ناکەم بەڵکو کەسەکە ئەوەی کە من لە ماوەی ئەو فترەیە کە لەوێ بووین کە نزیکی 1 مانگ و بینیم پێم خۆشە و لە سەرداوای برادران لەگەڵتان بەشی بکەم و بەو هیوایی تێگەیشتنەچی ئەگەر کەمیشبی لە بۆی کە کاتێک قسە لە ئەمریکا دەکەی تێگەیشتنەچی دامەزراوەی تێبی دەتوانی باشتر لەو سیاسەتی خارجی ئەمریکا تێبگەی کە زۆر جاروی ئێمە کێشەمان هەیە لەگەڵی پێم ینی لەوەی کە چۆن سیاسە ینی بۆ نمونە سیاست لەوێ دروست دەکرێت بەڕێزان پێم خۆشە لە یەک مستەلاح دەست پێ بکەم کە لە پرۆگرامەکە لە ئەمەکە دەستمان پێکرد پرۆفیسۆرەکی زانستی سیاسی سیستەمی بەڕێوەبردن لە ئەمریکا کە زۆر دووبارەی دەکردەوەیە کە ئەوان سیستەمی ئەمریکا کە ئەوەن بڵێن کە زیاتر لە 270 ساڵە دروست کراوە لەسەر یەک بنەما دروستیان کردەوەیە کە سروشتی ئینسان زۆر لەناو بڵێن محازەرەکە زۆر دووبارەی کردەوەی کە سروشتی ئینسان نابێ متمانەی پێ بکرێت لەبەرەوە دەبێت تۆ بە دامەزراوە بە ینی کۆتوبەندی بکەی بۆی کە دەسەڵات خراپ بەکارنێ بەتابێت کە کەسێک دەگاتە دەسەڵات بۆی کە خراپ بەکارنێ دەسەڵاتەکەی بەکارنێنی پێویست دەکات ئەتۆ سیستەمەک دروستکەی کە لە شوێنێک کە خوا ڕۆی یان خراپ ڕۆی ڕای بگری لەبەرەوە ئەوەی کە پێی دەڵێن چێک و بەڵانس واتە ینی ڕاستکردنەوە و بڵێن دروستکردنی هاوسەنجی لە دەسەڵاتەکان ئەو سیستەمە لەسەر ئەو بنەمایە دروست کراوە کە لە ئەمریکا پێش 270 ساڵ دروستیان کرد بەڕێزان ئەوەم لەبەرەوە هینا چونکە ئەکە دەڵی ئەمریکا تۆ کە سیستەمی ئەو چێک و بەڵانسە ڕێخستنی دەسەڵاتە لە نێوان سێ موەسسەسەی سەرەکی کە یەکەمیان کۆشی سپیەکە دەسەڵاتی جێبەجێکردنی تێدا و کۆنگرێس کە دەسەڵاتی تەشریعیەوە تاوەی کە دەسەڵاتی کە بڵێن بڕیار و یاساکان دروستەکە و دادگاش کە ئەو دەسەڵاتەیە کە بڵێن لە کۆتاییدا ئەگەر شتێک پێچەوانەی دەستور بی ڕای دەگرێت اینجا ئەو سێ دەسەڵاتە بە جۆرێک داڕێژراوە کە هیچیان دەسەڵاتی تەواوی بەسەر ئەوی ترنی هەمووی لە شوێنێک دەتوانی ئەوی تر ڕابگرێت مەسەلەن ئەگەر باز لە بڵێن دەسەڵاتەکانی سەرۆک بکەین ئەو دەسەڵاتانەی کە سەرۆکەیتی لە کۆشسبی یەک لەوانەکە مەسەلە مافی ڤیتۆیەکە ئەگەر قەرارێک لە بڵێن دەرچێت لە بۆ منە پەرلەمان ئەو دەتوانێت ڤیتۆ بەرامبەر بەکاربنی بەڵام لە بەرامبەردا کۆنگرێس کاتێکە ئەگەر بۆ منە ڤیتۆکەی سەرۆکی بەدڵ نەبی دەتوانێت بە دوو لەسەر سێ ئەو ڤیتۆی بشکێنی واتە پرۆسەکەەوە بەڵام کۆکردنەوەی دوو لەسەر سێ لە کۆنگرێس کە زۆر پرۆسێکی قورسە لەبەرەوە وایان داڕشتووە کە ئەگەر بۆ نمونە دەسەڵاتێک یا مەسەلەن قەرارێک بڕیارێک کە هاوبەشی هەردووچیان تێدا نەبی دروست نەکرێت و ئەگەر هەردووچیان ڕێککەتن کە مەسەلەن یاسایەکە لە دەرەوەی دەستور تێپەڕێنن ئەوە دادگا لەوێ دەتوانێت هەردووچیان ڕابگری و ئەوجا ئەو سیستەمە بە شێوەیەک داڕێژە مەسەلەن دادگا بۆی کە ئەو ئەنجومەنی بڵێن دادگا کە دادگای دەستوری دادگای باڵایە بە شێوەیەک داڕێژراوە کە ئەوانیش سەر بەخۆنە مەسەلەن سەرۆک پێشناریان دەکات دەبێت کۆنگرێس پەسەندی بکات اینجا ئەوە دەبێتە ئەندام لە دادگای دەستوری اینجا ئەو پرۆسەیە پرۆسێکی ئەجگار ئاڵۆزەکە وا دەکات لە کۆتاییدا کەس نەتوانێت دەسەڵاتی تاکڕەوانەی خۆی تێپەڕێن ئێوە بیرتانە کاتێک کە ترەم قەراریدا بۆن لە سووریا لە ڕۆژاوی کوردستان بکشێتەوە قەرارەکەیدا بەڵام دواتر بەو لۆبیەی کە لە کۆنگرێس کرا لە سینات کرا ئەنجومەنی سینات توانرا لە نیوەی ڕێ ئەو بڕیارەی پیان هەڵوەشاندەوە
ترامپ پاشگەز بووە لەو بڕیارە. اینجا کە باسی کۆنگرێسیش دەکەین، کۆنگرێس بە تەبعی خۆی لە دوو بەش پێکاتوە کە ئەنجومەنی سیناتی پێدەڵێن سیناتۆرەکان کەوانە ژمارەیان 100 کەسە هەر ویلایەتێک دوو نوێنەری هەیە و هەر کەسە کە دەبێتە لەوێ دەبتە ئەندام لە بۆ 2 ساڵە لە بۆ 6 ساڵە، بەڵام هەر 2 ساڵ جارێک یەک لە سەسەی ئەندامانی سینات دەگۆڕدرێنەوە پرۆسەکە وایە بەردەوام لە نوێ بوونەوەیە و دەسەڵاتەکانی سینات زیاتر پەیوەندی بە فدرالی هەیە، مەسەلەن بۆ نوانەی کە پەیوەندی بە سیاسەتی ئەمریکا لەگەڵ دەرەوە هەیە، پەیوەندی بە کۆمەڵک دەسەڵاتێک ئەوان دەتوان سەرۆک ڕابگرن، هەرچی بەشەکەی ترە ئەنجومەنی نوێنەران ئەویان زیاتر ئیشەکان لۆکاڵیان پەیوەندی بە ناوخۆی ئەمریکاوە هەیە کە ئەوانە بە گوێرەی یعنی ئێستا گوتماوان سینات هەر ویلایەتێک دوو نوێنەریە، جە ویلایەتە گچکەبی گەورەبی کێشەی نیە، هەر میمە دوو نوێنەری خۆیە، بەڵام ئەنجومەنی نوێنەرانەکە بە گوێرەی ژمارەی ویلایەتەکان یعنی ژمارەی دانیشتوانیان دەگۆڕێ بۆ کالیفۆرنیا کە گەورەترین ویلایەتە زۆرترین ئەندامی هەیە لەوێ. اینجا هەر قانونێک کە ئەگەر بۆن منە لە ئەمریکا ببتە قانون لە پەرلەمان دەبێت ئەو دوو ئەنجومەنە کۆک بن لەسەری وە سەرۆکیش ڤیتۆی نەکا. بەڵێ شیوخ مەسەلەن بۆ ئەگەر ئەنجومەنی نوێنەران یاسایەک پەسم بکا دەبێت سیناتیش دەنجی لە سەردان مەجلیس ئەنجومەنی بڵێن ئەوەی کە شیوخ پێدەن ئەنجومەنی پیران، ئەگەر هەرێکان دش بوو ئەو قانونە دروست نابی، وەگە سەرۆکیش دش بوو دووبارە و کێشەی دروستەوی واتە بۆ تێپەڕاندنی هەر قانونەک ئەندە زۆربەی کاتیش لێرەش ئەوەکەی مەسەلەن ئێستا لەو جارە کۆمارەکان هەردووچیان بردەوە، پێشتر زۆر جاروا بوو کە سینات بەدەست یەکێک بە شیوخ ئەو بڵێن ئەنجومەنی نوێنەران بەدەست لایەکەی کە بوو واتە بەڵانسەک دروستەوە کۆنی مەسەسا لە کوردستان زۆر جار بە دەنجی زۆرینێ لایەنێک دەتوانانی یاسا تێپەڕ، ئەگەر ئەو دووە مەسەلەن هەرێکە و لەلایەک بی ئەوە گەر موافق نەبن یاسا دروست نابی لە ئەمریکا. اینجا ئەو شێوازێک کە لە واشنگتن دیسی هەیە ئەوە تطبیق دەی بەسەر هەر 50 ویلایەتەکەی ئەمریکا، ینی هەموو ویلایەتەکان دەسەڵاتەکانیان بۆ شێوە دابەش کردە کە بۆن منە ئەوەیان هەیە کۆنگرێسیان جاوام لە ویلایەتەکان کۆنگرێس نیە زیاتر وەکو بڵێن لە مستەوای ویلایەتەکەیە، بەڵام دوی سان لە دوو بەش پێکاتەوە کە هەم سیناتە هەم ئەنجومەنی نوێنەران و لەوێ لە زیاتی سەرۆکی وڵات پێدەنە حاکم ویلایەت گەڤەرنەر کاویش هەمان دەسەڵاتەکانی هەیە لە ئاستی خۆی داکایەتی و هەمووشیان محکەمەی دەستوریان هەیە لە ئاستی ویلایەتەکان، بەڵام هەر کاتێک مەسەلەن ئەگەر بۆن لە ویلایەتێک دەسەڵات ئەگەر قەرارێک دەرچی پێچەوانەی دەستوری ئەمریکای بی ئەو وەکوی کە لە کوردستان لە عێراقیشە مەسەلەن ئەنجومەنی فیدرالی کە بڵێن دەسەڵاتی فیدرالی لە قەزا بۆن لە واشنگتن دەتوانێت قەرارەکە هەڵوەشێنێتەوە، مەسەلەن ئەمە لەوێ بمباسی ئەویان کرەمە لە یوتای لە ویلایەتی یوتای قەرارێک دەرچوو دژی هاوڕەگەزخوازی کە دژی ئەو قان لەبەرەوەی یوتایەکە کە لە ویلایەتان کە زۆر متەدەین ینی مەسیحینە، بەڵام دادگای فیدرالی لە واشنگتن بڕیارەکەی هەڵوەشاندەوە کە لەبەرەوەی باوەیوان پێچوانی دەسوور، بەڵام لە ئاستی ویلایەت بە تەواتی دەسەڵاتیان هەیە غەیری ئەوەی کە پەیوەندی بە دەسەڵاتی سەربازی و سیاسیەوە تا پەیوەندی بە دەرەوە پێدەن فۆرم پۆلیسیکە سیاسەتی خارجی کە بەدەست واشنگتۆنە ڕاستە خۆ لە بڵێندا ئەوەیە. ئەم لێ لە کۆبنەوەکمان کرد لەگەڵ سەرۆکی لیژنەی بازرگانی پیشسازی بوو لە کالیفۆرنیا لە ئەنجومەنی نوێنەرانیان ئەو پرسیارەم لێ کرد گوتم ئێوە دەتوانن لە دەرەوەی ئەمریکا پەیوەندی ببەسن مەسەلەن ئێستا لە هەرێمی کوردستان بەتایبەت هەتا پێش ڕیفراندۆم و ئێستاش هەندێک ئەو دەسەڵاتانەمان هەیە گوتی نەخێر ئەمە پەیوەندیمان هەیە بە دەرەوەی وڵاتی خۆمان، بەڵام تەنها لە بۆ مەسلەی بازرگانیە کە کالیفۆرنیا بەهێزترین ویلایەتە لە ئەمریکا، یعنی ئەگەر ئیقتصادەکەی سەربەخۆ بە ئەگەر دەوڵەت بووە ئابوووریەکەی لە پێش یابان دەبێت، یعنی چوارەم دەوڵەتی جیهان دەبووگە دەوڵەتی سەربەخۆ بە ینی پێش لە دوو هیندستاندات. ئینجاوەتی ئەمە تەنها مەسەرەن بۆن لە بابەتی ژینگەیە لە بابەتی بازرگانی پیشەسازیە هەندێک بابەتر، بەڵام هیچ پەیوەندێک ناتوانین دروستکەین لە دەرەوەی ئەمریکا لە بۆ عسکەری و لە بۆ مەسلەی سیاسی کە دروستکەینەوەی کەمە لە کوردستان دەما کرد کە هەمومان زانین سیستەمی فیدرالی لە ئەمریکا عریقترین سیستەمە لە دنیا، اینجا دەسەڵاتیان ئەوە نەبوو، ینی لەبەرەوە من لەوێ بیرم دەکرێتەوە ئەو دەسەڵاتێکە لە کوردستان هەیە ناکرێت پێبرین دەسەڵات ینی بۆنمە لە عێراقەیە کە پێبرین سیستەمەش فیدرالی بەڵکو زۆر زیاترە لە فیدرالی. خاڵەکی کە زۆر پێم خۆشە باسی کەم بیرۆکەی دروستکردنی
واشنطن دی سی ینی ئەو پایتەختە طبعاان کە لە ساڵی 1970 کە پەیماننامەی سربەخۆی لە ئەمریکا دەردەچێت هێشتان ویلایەتەکان ئەو سێزدە ویلایەتەی کە وەکو یەکەم زاریە چیانگرت ئەوانێک کە لە بۆ ئەمریکا دروستکەن ویلایەتە یەکگرتووەکان کەسیان رازی نەبوو پایتەختێک و ئێستا مەسەن لە هەرێمی کوردستان هەیتمان لە بینی ئیدارەی سەوز و ئیدارەی زەرد ئەوان بۆن مەماهاتین لە دوای 2005 ڕێککەوتنەوە کاولێر بتەوە پایتەخت ئەوان سیستەمەکان وانە کرد لە بنەڕەتەوە ئەو واشنتۆن دیسییان دروست کرد کە شارێکی نوێکە لە بۆ مەسلەی بتە پایتەخت کە بەیەک مەسافە لە هەمووان دووربی هاتن لە بینی ویلایەتی ڤێرجینیا و لە بینی لەگەڵ ماریلان کەواناریە یەکیان سەر بە باکوور و سەر بە باشوور و هەریەکان پارچەک لە زەویەکەی خۆیان بەخشی لە بۆ دروستکردنی پایتەخت ئەو پایتەختە کە نوێنەراتیار هەمووان بکەوە لەسەر کەسیش حیساب نەبی کە ببێتە ینی شوێنێکە هەمووی دامەزراوەکانی فیدرالی ئەمریکای لێبێت و سەرەتا تەنها دامەزراوەکانی لێوێسە سەبر بە قۆناغ بە قۆناغ ئێستا نزیک 700,000 کەسیش وەکو خەڵک لەو ویلایەتە دەژی شتەچکە لەوەی کە پێم زۆر گرنگە باسی کەم ئەو مۆمێرەندەمی ئەوەی کە بڵێن وەکو مۆزەخانەکە هی تۆماس جیفرسن سێم سەرۆکی ئەمریکا طبعاان ئەو بڵێن بەیاننامەی سربەخۆی ئەمریکا نووسیوەتەوە من لە کتێبخانەی کۆنگرێس چوین سەردانی کتێبخان طبعاان کتێبخانکی زۆر زۆر گەورێ بەڵام بەشەچیان جیا کردیتەوە لە بۆ کتێبخانەکەی تۆماس جێفرسن کە یەکێکە لە ئەوانەی پێیاندەنە باوکە دامەزرێنەرەکانەوە تەوانێت کە ئەمریکایان دروست کرد طبعاان کتێبخانەکەی ڕەنگە نازان بەڵام 2,000 کتێبی تێدا هەبی ینی تو حساب کە 250-206 ساڵ تا برێ 300 ساڵ پێشستا ئەو کابرا بەو معریفە قوڵەوە ئاگەل ینی کتێبی مێژووی سیاسی هوەری ئەمە نەمدیت بەڵامە برادری لەگەڵ قورئانی شتێدا هەیە ینی ئەو کابرا ئاگای لەوەش هەبووە ئینجا ئەوانە ینی پەیماننامەی سربەخۆی و بڵێن ڕاگانی سربەخۆی ئەمریکا نووسێتەوە بۆی ئەو دەورە گرنگەیە و کابرا هەیتی ینی ئەو ینی وەکو شوێنەیەکە کە لە شوێنە گرنگەکانی واشنتن کە لەسەری بخوێنێ بەڕازی ئەزەکەی حەقی خۆی بۆ کە و کابرا ئەو گرنجە گەورەی پێدراوە لە تاریخی ئەمریکا ئەوەی کە زۆر بەلامەوە گرنگ بوو بەشێکی کە دەکرێمەوەکو هەرێمی کوردستان ینی لەسەری بوەستین ئەوەیە کە دەسەڵاتی چۆن دەسەڵات لە بینی ویلایەت و لە بینی بۆن منە حکوومەتی فیدرالی و یەکە خۆجێیەکان دابشکراوە طبعاان هەموو ئەو 50 ویلایەتی ئەمریکا لە بۆی کە بودجێ ساڵانەی خۆیان دابیمکەن بە شێوەی 100% پشت بە داهاتی ناوخۆی ویلایەتەکە دەبەستن غیری ئەوەی کە هەندێک مەسەلەن بۆ منە دروستکردنی جادەوبان لە بەرەوەی ئەمریکا زۆر زۆر گەورەیە ینی بۆن منە خەرجێکی زۆر زۆری دەوێت ئەو دروستکردن جادەوان بۆی ئەوە ویلایەتەکان نایکەنەوە حکوومەتی فیدرالی دەکەن لەگەڵ هەندێک پرۆگرامی زۆر تایبەت زاروێ لەسەر داوای ویلایەتەکان دەکرێت ئەویش بەردەوام بە خۆیان داوا ناکەن لەبەرەوەی کە حکوومەتی فیدرالی هەر فەندێک بداتە ویلایەتەکان مەرجی لە سەدادنێ ینی ئەوە نییە مەسەلەن بۆ نمونە بەبێ هیچ مەرج زۆر جارێمە لە کوردستان دەبیستین حکوومەت هێرێم دەرێ با بەغدا بەشی خۆمان بداتێ حەقی نەبێ مەچ لەو پارەی دەکەین لەوێن دەرێ ئەگەر بۆن مناتوو ئەگەر لە بۆ پەروەردە پارە وەرگری بۆ ویلایەتە وەریگری کۆمەڵک مەرجێ دەڵێ دەبیستەمی خوێندنەکە دوابی مەسەلەن مادەکان بەو شێوەبی لەبەرەوە ئەمە لەوێ پرسیما زۆرینەی ویلایەتەکان خۆیان دەپارێزن 1 دینار لە ئەوە وەرگن لە بۆ بەڕێوەبرنی ناوخۆ ویلایەتەکان و طبعاان هەموو هاوڵاتێکی ئەمریکیش 115 باجەکەی خۆی لە بۆ حکوومەتی فیدرالیە لەبەرەوەی خەرجی وا مەسلەی بۆ نمە تەقاعودی لەوێ سیستەمەکی اتحادی ینی حکوومەتی فیدرالی بەڕێوەی دەبا مەسەلەن بۆ نمونە ئەوەی کە سەربازیە و هەندێک بابەتی تر هەیە کە فیدرالیەوە حکوومەت فیدرالی بەڕێوەی دەبا باقیەکەی تر دەسەڵاتی ویلایەتەکان خۆیان بەڕێوەی دەبن لەو داهاتەی کە لەو باجەی کۆی دەکەنەوە و ئەویش هەریەکە و مەسەلەن هەر ویلایەتێک و تایبەتمەندی خۆیان کە دەچی لە ویلایەتێک ئەمن 7 ویلایەت گەڕام هیچ ویلایەتێک نییە بەویت کە بچی ینی ڕێک هەز دەکە دەچی 7 دەوڵەت ینی سیستەمی مەسەلەن بەڕێوەبرنی هەندە قانونەکانی بۆ نەمە لە یوتای بووین قانونی ئیعدام لێ جێبەجێ دەکرا دەچێت ویلایەتش کە جێبەجێ نەدەکرد لە کالیفۆرنیا باجی ویلایەت نەبوو ینی ویلایەتەکە باجی لە خەڵک وەرنەدەکرد 105 کە زۆربەی
ویلایەتەکان دیکە وەریان دەگرت یعنی سیستەمەکە زۆر ئالۆزە کە دەچێ ناوی و چەند تێدا قوڵ دەبیەوە ئەوەندە بڵێ شتی زیاتر فێر دەبی لێ کە ینی زۆر بە چڕی داڕژراوە زۆر شتی جیاواز تێدا کەمە لە سیستەمەکانی ئەو منتیقەی خۆمان نایبینین ئەوەی کا من پێم گرینگە زۆر درێژی نەکەمەوە لەبەرەوە بە کاتی ئێوەش نەڕۆ بەڵام ئەوەی کە خاڵێک شتەوەی کە پەیوەندی بە کورت هەیە کە من زۆر لەوێ بەلامەوە گرنگ بوو یعنی ئەوانەی کە من ڕنازەم زە ڕەنگە پەیوەندی بۆی کە دیموکراتەکان لەسەر حکم بوونیانە بەڵام لە زۆربەی جێیەکان ئاشناییان هەبوو مەسەرەن کەم دەمگۆ کوردم لە کوردستانی عێراق یعنی بەشەکی باشی ئاشناییان هەبوو بە قەزەی کورد ئەم ڕۆژ لەگەر چاق تەکسیەک سوارم ئەوش دەیزانی دێگەوە دەزانم مەسەلەن ناوی پێشمەرگەی ناوی مەسەلەن عەبدوڵڵا ئەوجەلانی یعنی زۆر بەلامەوە سەیر بوو بەڕێی من ئەوم زار ماوەسا مەسعود لە بیدایەت کە داعش هات قسەچ کرد کە گوتێکە کورد عاقڵبی دەکرێەوە زۆر سوودی لە بینە داعش و بالفعل داعش شەڕی داعش و مەسەلەی پێشمەرگە و شەڕڤان لە ڕۆژاوای کوردستان زۆر دەوری هەیە لەوەی کە لێوێ بناسرێت تەنانەت ئەم ڕۆژنامەنووسەکەم بینی لە ئەگۆتیان پێم سەیرە لە ئێران یعنی کان وەختی شۆڕشی ئەوەی بڵێن ژینە ئامینی ڕوویدا کە ئەمریکا چاوی زۆر لەسەر بوو دەگو لە هەموو ئەو گروپانەی کەەوە لە ئێران کە کورد کەمینەیە بەڵام لە هەمیان زیاتر ئەکتیڤ و کە پێشوازی لێ دەکرا لە مەسەرەن لە کۆنگرێس و لە دامەزراوەکانی ئەمریکا و ئەو پێوا بوو بەشەکە ئەو سبب ڕئیسەکەەوە بوو کە کورد بڵێن ئەمریکا ئەزمونێکی پۆزەتیڤی هەیە لەگەڵ کورد مەسەرەن لە ڕۆژاوای کوردستان و لە باشووری کوردستان لە هەرێمی کوردستان لەبەرەوە پێیان وایە لەگەڵ کورد هەتا بەو مستەڵەحەیەکە چیان بەکاری ناگوتی وین دیڵە لەگەڵ کوردیان ئەمەگە لەگەڵ کورد ڕێککەوین دایمە هەردوو لامان براوەینە مەسەلەن باسیەوەی سووریای کرد کە پارێک زۆریان لە ئۆپۆزیسیۆنی سووریا سەرف کرد لە کۆتاییدا هیچی لێشینە و بەڵام ئێستا کە مەسەلەن ئیدارەی خۆسەر لە ڕۆژاوای کوردستان ئەمە ئەو ڕۆژی کە چووینە پنتاگۆن لەوەیەکە مەسەلەن بابەتە شەرحی کەزانی ئەم کوردم گوتی ئەمە ئەوڕۆ لە بۆ هەموو حەفدەمان تی ئەوڕۆ کەمە ئۆپەراسیۆنێکی هاوبەشماوە لەگەڵ مەسەلەن هەسەدە لە ڕۆژای لە ئەوان پێدەن مەسەلەن باکوور و ڕۆژهەڵاتی سووریا کە یعنی ئەوە زۆر هەستێکی خۆشی پێدای کە هەست دەکرد مەلەفی کوردی مەلەفەکی زیندووە لە ئەمریکا کەم پێم وایە ئەگەر یعنی ئەوەی کا من لەوێ دیتم یعنی تۆ کە ئەمریکا بەهێزترین بڵێن وڵات لەسەر زەوی کە تاسیری لەسەر هەموو دنیا هەیە کە بەو شێوازەی کە دەدیت و چانسەکی زۆرە لە بۆ کورد بەڵام نازانم من لەوێ نیمە تاونم بۆ لۆبی کوردی چۆنە خراپیان باشە بەڵام بە بڕوای من زۆر ئاسانترە لەوەی ئەمە لەگەڵ ما مەسەرەن دەوڵەت بوونەوانی ئەفریقیا ئەوان ڤێتناممان لەگەڵ بوو مەسەلەن کەمبۆدیا نێجیریا مەسەلەن بۆ نمونە ئوسترالیا یعنی وڵاتانێک کە ینی دایماستم دەکرد لە چا وڵاتان کەمە دەوڵەتی ژنین قەزیێمە زیندوترە لە زۆر دەوڵەتان لە ئەمریکا لەبەرەوەی کە ئەو خەلفیەی کە بەتایبەت لە دوای شەڕی داعش لە بۆ کورد دروست بووە کەمە وا دەکات کورد لە مەسەلەن ڕاست ئێساوەی کە دەرچوونی ترامپ ئێستا مەسەلەن وەکو هەڕەشەک دەبیندرێ بەڵام لەگەڵ ئەوەش هێشتا مەسەلەن ئەو بارودۆخی و کاتی بە بڕوای من جیاوازەوە ڕەنگە ئێستا عێراق و ئەو منتیقە لە ئەولەویەتی یەکەمی ئەمریکا نەماون بەڵام ئەوەیە کە زۆرێک لەوانەی کە هەتاوانێک کە سەبر دەردەکەون لە ئیدارەی نوێی ترامپ ئەوانە کە باگراوند و خەلفیەکیان هەبووە لەگەڵ کورد کەمە بە بڕوای من دەکرێت شتی لە سەبینا بکرێ و ینی کورد سوودمەند بیلێدا بە کورتەکەی ئەوەیە کە بە هەموو معنایە کە تۆ دەچی ئەمریکاش ئەوەندە دنیا چکە دەبین لەوەی کە زۆر جیاوازە لەوێ و زۆر لێ موەسسە پیرۆزە ینی دووشت بەلایەنەوە گرنگە هەم ئەو دەستورێ ئەوەی کە دروستیان کردووە ئەو دامەزراوانەی کە بینایان کردووە لەبەرەوە مەسەلەن بۆ نمونەکە ترامپ هەڵدەبژێردرێ یان بایدین هەڵدەبژێردرێ لە ڕوانگەی موەساتەوە مەسەلەن ئەمە لەوێ بووین زۆرێک پێیان وابوو کە لە سەردەمی بایدن و سەردەمی دیموکراتەکان دەوری ئەمریکا یان مەسەلەن چکەوان دایمە خۆیان ئەمریکی خۆی بەمی گرنگ دەزانی و خۆی پێی وایە ئەوان قیادەی عالم دەکەن ئەوان پێیانوە سەردەمی ئیدارەی بایدن وای کردووە کە ئەمریکا لەسەر ئاستی عالەمی تۆزێک تەراجع بکە و تێبینیان لەسەر پێم وایە ئەوە سەبەبی
یان یەکێک بووە لە سەبەب ڕئیسیەکان کە ئەوجارە بڵێن جمهوریەکان زۆر زۆر بەبێهێزەوە لە هەر هەفت ویلایەتێک کە پێی دەڵێن ئەوانەی ویلایەتی یەکلاکەرەوە بەڵێ ئەوان توانیان براوە بن و ئێستا مەسەلەن دەگوترێ بەشەکی پەیوەندی بەوەی کە ژن بووە ئەو کاندیدی دیموکراتەکە ئەوە بەشەکی ئەگەر ڕاستیش بی بەڵام هەمووی ڕازنیان ئەگەر هەڵبژاردننی 2016 وەربگری ترامپ لەگەڵ هیلاری کلینتن یعنی هیلاری کلینتن نزیک 3 ملیۆن دەنگ زیاتری هینابوو لە ئەو 48 نابوو ترامپ 46 نابوو بەڵام سیستەمی ئەو دەنگدان لە ئەمریکاوەی ئەو ئەلکترۆکۆلێجی پێدەن ئەو شێوازەکە مەسەلەن ڕەنگەم تا ئاشنا نامێ باسکەم بەڵام ئەوە وای کرد مەسەن لەبەرەوەی ترامپ لەو ویلایەتانەی کە پێیان ویلایەتی یەکلاکەرەوە لە سێ ویلایەتە گەورەکە ئەو بریدیەوە مەسەن لە یەکێکیان لەوانە پەنسیلڤانیا و کە نوێنەری زۆرە ئەوە وای کرد و ئەو جارش کە دیموکراتەکان شکستیانە بەشەکی گەورەی پەیوەندی بەوە بوو کە خەڵکی ئەمریکا پێیان وابوو مە بە قسەکەم لەوەی هیناکە دامەزراوەکان لە ئەمریکا پێویستی لەبەرەوەی گرنگن دەبی ئەو کەسانەی نوێنەراتی ئەمریکا دەکەن کەسی بەهێز بن کام ئەمەش بە بڕوای یەکێک بوو لە سەبەب ڕئیسیەکان کە دیموکراتەکان لەبەرەوەی کە ئەزمموی 4 ساڵیان سەرکەوتو نەبوو لە بەڕێوەبردننی سیاسەتی خارجی و بێزگە لەو کێشە ناوخوانێکە ئابووری ئەو بابەتانە بووە خەڵک دەنگ نەداتەوە بە دیموکراتەکان بەرحاڵ بە بڕوای من ئەوەی کەم خەڵکانی لەوێش بینیم لە بەرژەوەندی ئێمەی کورد و هەموو نەتاوانێک کە خاوەن دۆزین دیموکراتەکان دەرچوبانە باشتر بوو بەڵام کە دەرنەچوون ئەو بە تاکید وا دەکات ئەرچی ئێمە وەکو میلەتی کوردی و میلەتانی کە خاوەن دۆزن قورستر بی و پێویستی بە ئیشکردنی زیاتر بۆی بتوانن ینی لەو سەردەمە پڕ ئالنگاری و مەترسیە خۆیان دەرباس بکەن. زۆر سوپاسانە.